ئەو کەسێک کە لێی نزیکە دەیکوژیت. پاش ماوەکانی تەقەمەنی زەنجی بە شێوەیەکی گشتی زۆر جۆریان هەیە، دەگەڕێتەوە سەر ئەو جۆرە فیوزەی کە لێی بەسترایە. فیوز هەیە بە بەرکەوتن دەتەقیتەوە، فیوز هەیە بە نزیک بوونەوە لە ئامانجەکەی دەتەقیتەوە، فیوز هەیە بە کاتی دانرایتەوە پێ دەڵێن تەوقیت، بۆی دانرایتەوە. ئەوە زۆر جۆری دیکە هەیە. طبعاً هەڵگرتنەکەش ئەو ناوەخنەی کە تێیدایە ئەوانەش زۆر جۆرن. ئەو فیوزانە ئیشکردنی فیوزەکەی زۆر جار بە هەر هۆکارێک بێت ئیش ناکات، بەڵام لەوانەیە هەر نزیک بوونەوەیەک یان هەر جوڵانێک یان پاش تێپەڕبوونی کات لەوانەیە بتەقیتەوە، لەبەر هەندێک ناوی بە هیچ شێوەیەک هاوڵاتیان لێی نزیک ببنەوە. ئەمە زۆرمان بینیار لەو ماوەی لە ساڵانی ڕابردوو بۆمبی فڕۆکەی زۆر کەتیتە خوارەوە و نەتەقیتەوە. ئێمە چوینە چارەسەرمان کردیا بە تەکنیکی خۆمان چارەسەری دەکەین. ئەمە کە دەچین هەسەنگانی لۆ دەکەین دەزانین ئەوە چێ، دەزانین ئەوە کو دەتەقیتەوە. لەبەر هەندێ ئیشی هیچ کەسێکی نییە، ئیشی هاوڵاتیان نییە، چونکە ئەگەر تەنێک کەوتە خوارەوە یان مینێک لە شوێنێک بدۆزرێتەوە ئەگەر مامەڵەیەکی هەڵەی لەگەڵ بکرێت بەڕاستی دەتەقیتەوە و ئەو کەسێک کە لێی نزیکە دەیکوژیت.